خۆن لەبێ مامۆستا چۆنی؟ سەرچاوم سڵاوی خوا لە بەڕێستان خوشکە باشەکەم خاتو نووری دڵڕووناک ئینشاڵڵا. برازێ دنیا قیامەت کە مامۆستا بەڕاستی پەیوەندیەکان خاتم نابێ ئەگەنە حەزی بەڕێزما بەخوا هەموو جارێ قسە لەگەر بکەم مامۆستا. خوشکە باشەکەم خاتو نووری دڵڕووناک خوا پاداشت داتەوە ئێمەش جەنابمان لەبیر بۆ دەستەکانت خۆش جەزاکەڵڵاهو خەیرا. دنیا قیامەت بەڕاستی مامۆستا لە پێش هەردووعای ناکەم من لەتا يعني لكاتر ستاركناز بخوا زور الدعاء لو دكم ان شاء الله وكساني كلا بو براي خويان بو خوشكي خويان لبشت ودعاء دكن كاتك برامبر اگاي يعني لبشت سري تو خاتون نور فريشتي كدلي يا ربي خوا دعانا اللي قبولك يا ربي خويا همان شاك وخيرج بنصيب توكا زو سباس دكن خوا بداش داتو ما مستعد ما نويا ما مستعدك سؤال بزارم يعني او كساني كهديه بخشن دلين أجا عتربي يعني بومبي أجا دوكا زيكتريا خوز بي مثالا من دقا برادركم يكتري ما خوز بي أجا بوني بدمي ويليك دادا بنوا أما قالنيا بزورهم تدلين من يعني احتراما هيس إيمان بوق صالنيا كامل لقى خواه مراسم الحمد لله يوادرم أو بسيارم وشوبكي وشيسي لبو دنابت ولبو خانه هذا كذا زور برزي خوشك باشكم خدا جوار پاداش داتو همو لا حرمتين خدا جوار پاداشتی بخیر داتو خوشك باشكي من خاتون نور خدا جوار تام پارزه خوان لقل فرموي هدیه کاتێک بۆنێکی خۆش بێ عەترێک بێ دەڵێن ئەوە ئەگەر کەسێک عەتر بدا بە دۆستێکی بە هاوڕێیەکی بە ڕەفیقێکی خۆشەویستی کە لەبەر خاتی خوایەکیان خۆش دەوێ نابێ عەتر بدەی بە هەدیە چونکە لێک جیا دەبێەوە. ئەمە خاتو نووری دڵڕووناک کە خوشکێکی نابینامانە و دۆستی نزیکی بەرنامەکەمانە خاتو نوور زۆر سپاس بۆ کە هەمیشەیە بەندەت لەبیر بووە ئەم برای خۆت لەبیر بووە تۆ خوشکی بەڕێزی ئەمەی تۆ کچی ئەمەی بەرنامەکەی ئێمە سەربەرزە کە جەنابت دایما پەیوەندیمان پێوە دەکەی. پرسیارەکەشت پرسیارێکی جوانە ئەلحەمدوللا تۆ ئافرەتێک و کچێکی ئیمانداری هەر خۆت پێت ڕەفز بووە. بەڵام منیش ڕوونکردنەوەیەکی لەسەر دەدەم. بەڕێزان ئەم شتانە تەنها قسەی خەڵکن. ئیسلامی ئێمە دوورە لە خوڕافات. ئیسلامی ئێمە هەدیەی داناوە بۆ خۆشەویستی هەدیە بە یەک ببەخشن لە لای یەک خۆشەویست دەبن. ئەمە فەرمودەی سەروەرمانە صلی الله عليه وسلم. باشترین هەدیەیەکیش بڕواتان هەبێ بۆنی خۆشە. بەڵام ئەو عەترانە ناکە بای 1000 دینار و ئەوانەوانی کە لە بازار فڕێدرا ئەوە هەر نەیدەی بە خەڵک. بەداخەوەم هەر لێرەوە پێم خۆشە ئالێرەوە ئاماژەیەک بە شتێکش بکەم. زۆر جا دەسمە مزگەوتەکان بە حکمی من ئیمامەتی منیە هەر جارێک کە بۆم ڕێبکەوێت دەسم لە شوێنێک جەماعەتەکەم دەکەم بە ئیش و کارمانەوە کەسی وایە لە مزگەوتە سەلامی نوێژ دەداتەوە عەترێکی بچووکی پێیە دەستی ئەم دەگرێت و دەستی ئەو دەگرێت و بە دەستا دێنێ و بەلامل تا دێنێ وەڵڵاهی دەبێ پسی يعني بشامبو بصابونش لينا بتو بونيش أوند ناخوش أم عترانا أمانة براستي محبة كم دكنوا بابا أم بونه هلا خوشتي مدى الإنسان ضليل الشيء تو أمانة هم الأولادان فرد راوا عندي عتر فروشين أو بازار وأمانة ديانهن بهزار وبحوصة بنزا أو أنا أما قلنا حبلي عترة بلام عتريكي سوق خوش بونيكي كراوا إنسان مشكي بيدا كريتوا پیغمبر صلى الله عليه وسلم يشل لو شتاني إلى الدنيا در زوبلا وخوش بوا فرموویەتی بۆنی خۆشە بۆنی خۆش یەکێکە لەو شتانەی کە دنیای لا خۆشەویست کردوم کە دنیای خۆش کردوم بۆیە جوانترین دیاری بیدەی بە ئازیزانت عەترە نەخێر ئەمەی کەوا عەتر بدەی بە کەسێک بۆنی خۆش بدەی بە کەسێک ناخۆشی لە نێوانتاندا پەیدا دەبێت ئەسڵ و ئەساسی نییە ئەوە کەسانێک کە بەداخەوە لە ئیسلام حاڵی نەبوون لە جوانی دیاریەکان حاڵی نەبوون ئەو کەسانە ئەم شتانە دێن ئەم خوڕافیاتانە موسڵمان زۆر گەورەترە لەوەی کە بڕوا بە خوڕافیات بکە وهرچی پیغمبری خوا صلی الله عليه وسلم بپسندی زانی بێ و عقلی مرۆڤێکی سەلیم و سەلامەت بە جوانی بزانێ ئیسلامی ئێمە ئەوانەی هەموو پێ جوانن خوڕافیاتیش ماڵی قەڵبە و سەر بە خاوەنەکەیەتی